بەسەراتێکی خۆش هەیە عەرزی جەنابتانی دەکەم ڕێک ئەوە لە زۆر خەڵکا بەداخەوە دوو لە ڕووی ئەوەی بینەران ڕووی داوە. ئەڵەن کابرایە کە لە وتاری گەشەپێدانی مرۆیی هەبوو لە کۆڕێکە بۆ ئەوەی گوێگرەکان دانیشتوانی ناو کۆڕەکە ماندوو نەبن، سەرنجی ڕاکێشان لە ناوەندی قسەکانی وەکو ناو بڕێکی لە زیاتی تێبخا هات ئەم بەسەرهات ئەم قسانەی کرد. وتی خەڵکینە ژیان خۆشی زۆر تێدایە، خۆشترین ساتەکانی ژیانی من ئێوەی بەڕێز دەزانن چی بوو؟ خەڵکەکە بێدەنگ بوون، هەموو فۆکسیان خستە سەر ئەوەی بزانن ئەو مامۆستا بەڕێزە خۆشترین ساتی ژیانی کەی بووە. وتی ئای ساڵانێک لەسەر باسک و قۆڵی ئافرەتێک دەخەوتم، ئای لەو قۆڵە نەرم و سپی و سۆڵ و بۆن خۆشانەی، ئای خەوی سەر باوەشی چەند خۆش بوو. ئەو ئافرەتە خێزانەکەشم نییە، ها خێزان و حەڵاڵەکەی خۆشم نییە. هەموو خەڵکەکە دەمیاندا بسڕی. ئەو مامۆستا بەڕێزە لەگەڵ ئافرەتێشکەدا لەسەر باسک و قۆڵی ئەو خەوتووە و خێزان و حەڵاڵەکەی خۆشی نییە. مامۆستاکە زانی نیو دەقەیەک سی چرکەیەک خەڵکەکە بێدەنگن، بۆیە ئێستێکی کرد و وەستانێکی کرد و کتی خەڵکینە خراپ حاڵی مەبن، مەبەستم لە دایکمە، من ساڵانێک کە باوکم نەمابوو لە باوەشی دایکما دەخەوتم و لەسەر قۆڵی ئەو نەبێ خەوم لێ نەدەکەوت، ئاستاش تام و چێژی ئەو نووسنەی سەر قۆڵی دایکم خۆ خێزانم نەبەوە، دایکمە لە خێزانم لێم نزیکتر، سەرەتای خۆشەویستیم بۆ دایکم دەستی پێکرد لەسەر باوەشە نەرمەکەی ئەو دەخەوتن لەسەر قۆڵە نەرمەکەی. هەموو خەڵکەکە دایانە قاقای پێکەنین، ئایە ئێمە بیرمان بۆ لای چیچ و مامۆستاژ نمونەی بەچی هێنایەوە. یەکێک لە ئامادەبوانی کۆڕەکە ویستی ئەمە لە ماڵەوە بۆ خێزانی دووبارە بکاتەوە. کابرات چۆ ماڵەوە، وەختی خەوتن بوو، خێزان خەریکی حاجەت شتن و ماڵ کۆکردنەوەیە و ئەوانە. کابراش دانیشت بوو، وتی ئافرەت ژیان خۆشە، وتی وەڵا پیاوەکە ئەلحەمدولیلا ژیانێکی خۆشمان بەسەر بردووە، ناخۆشیشی هەبوو خۆشیە بۆ کتی ئەزانی ئافرەت خۆشترین ساتی ژیانی من کەی بووە. وتی ئەو کاتەیە کە منت خواست و وتم شوت پێ دەکەم و منت گواستەوە بوومە هاوسەرت، وتی ناوەڵڵا. وتی ئەیکەیە ئافرەتەکە سڵەمیەوە، ژن حەز دەکات یەکەم شتێک کە پیاوەکە بەلایەوە گرنگە بەس ژنەکەی خۆی بێ. وەڵا وتی نەوەڵا ئافرەت ئەوە نییە. وتی ئەی چییە؟ وتی وەڵی ساڵانێک لەسەر قۆڵی ئافرەتێک دەخەوتم، بەخوا خەوتنی سەر قۆڵە نەرمەکانی سپیەکانی بۆن خۆشەکانی خۆش بوو، ئای خۆزگەم بەو ساتانەکە لەسەر قۆڵی ئەو ئافرەتە دەخەوتم. وتی مەبەستت منە؟ وتی ناوەڵڵا ئەو ئافرەتە تۆ نی. وتی ئەی چێیە؟ وەڵا کابرا لە بیری چۆوە. ئاتی کوتی چێ بۆ ئەوی مامۆستا؟ کوتی وەڵا لە بیری چۆوە کە مامۆستا باسی دایکی کردو ئەم نەهاتەوە بیری. وتی چێ بوو؟ وتی پێم بڵێ چێ بوو؟ ئافرەتەکە تووڕە بوو، قیژاندی بەسەریا و خۆرا دەکوتی تۆ جار ڕاوەستە با ناوەکەت پێ بڵێم. وەڵا کابرا لە بیری چۆوە نەیزانی وەکو مامۆستا لاسایی بکاتەوە بابەتەکە بگێڕێتەوە. وەختێ بەهۆش خۆی هاتەوانێ لە خەستەخانەیە. ئافرەتەکە یەک منجەڵ ئاوی گەرمی سەر ناوە حاجەت وشتی پێ بشووە، ڕێک هاتووە لە داخانە بە مێردەکەیدا کردەوە. ئەوەی زانیوە مێردەکەی لەگەڵ ژنێکیکەدا بۆ کاتی خۆی و یان ئێستا لەگەڵ یاتی و شەوانێک لەسەر باوەش و لەسەر قۆڵی ئەو خەوتووە، بە سوتاوی لە خەستەخانە لایەکی جەستەی سوتا بۆ خۆی بینیەوە. سەرنجامی بەم شەڕ و بەم ناڕەحەتیە گەیشت.